دوای بڕیاری لە سێدارەدانی حەجاج کە سوکاری ئەنفالکراوان ئەمڕۆ بە تۆزێک سوکناییەوە بەرەو نوگرە سەلمان بەڕێکەوتن. لەلایەکی تریشەوە هەواڵی خۆش بۆ گەرمانیەکان ئەوەیە کە کارەبای 24 کاتژمێری پرۆژەی ڕووناکی لە تەواوبووندایە و لە مانگی شەشەوە ئیتر بەردەوام کارەبایان دەبێت. ئەمان و چەنەواڵێکی دیکەم بۆ ناو سڵاوتان لێبێت. کە سوکاری ئەنفالکراوان بەرەو نوگرە سەلمان بەڕێکەوتن، گەشتی ئەم جارەیان جیاوازە و پێکەنین لەسەر ڕوخساریان دەبینرێت، چونکە دەیانەوێت زوو بگەن و مژدەی بڕیاری لە سێدارەدانی جەلادەکەی نوگرە سەلمان بە کە سوکاری ئەنفالکراوان بدەن. فەوزێ ساڵح کە ئەنفال و نوگرە سەلمان بەبێ براو کە سوکار هێشتوێتیەوە بە 1964 وت. زامەکەمان ساڕێژ نابێت، بەڵام تۆزێک سوکناییمان هات بە بڕیاری لە سێدارەدانی ئەو زاڵمە. داواش دەکات پێش جەژن و بە تیونێتی حەجاج لە سێدارە بدەن، چونکە وەک دەڵێت ئەو ڕۆڵەکانی ئێمەی بە تیونێتی کۆمەڵ کوش دەکرد. کارەکانی پرۆژەی ڕووناکی لە گەرمیان نزیک بۆتەوە لە کۆتایی. بەڕێوەبەری کارەبای گەرمیان دەڵێت سەرەتای مانگی شەش گەرمیانیش دەبێتە کارەبای 24 کاتژمێری. گەرمیان 5 زۆنی هەیە. با گوێرەی کارەبای ئەو ئیدارەیە بێت پرۆژەی ڕووناکی پلانیان وا داناوە پێکەوە و لە یەک کاتدا داخڵی کارەبا بەردەوامەکەیان بکەن. حازم کەریم بەڕێوەبەری کارەبای گەرمیان بە 1964 وت ئێستا ڕۆژانە نزیکەی 20 کاتژمێر کارەبای نیشتیمانی دەدەین بە هاوڵاتیان تا و کاتەی پرۆژەی ڕووناکی لە گەرمیان دەکەوێتەوە کار. کارەکانی پرۆژەی ڕووناکی لە گەرمیان گەیشتۆتە قۆناغی کۆتایی. لە سەرەتای مانگی شەشی ئەمساڵ کارەبای گەرمیان دەبێتە 24 کاتژمێر. باوان نابینایەکە، بەڵام پڕ لە وزە و گەشتبینی بۆ داهاتووی خۆی و تەواوکردنی خوێندنەکەی. ئەو ئاستەنگی نابینایەکەی و نەخۆشیەکانی دیکەی کەم نەبوون. ئێستا کێشە بۆ دەرز و دەورەکەشی دروست بووە و داوا دەکەن چارەسەرێکیان بۆ بدۆزنەوە. ئەم کوڕە نابینایە ئێستا پۆلی دێ و وانەکانی لەسەر میمۆری تۆمار کراون و بەڵام کێشەی لە دەرزەکانی کوردی، عەرەبی و ئینگلیزی هەیە کە دەست ناکەون. سۆزان عەبدوڵڵا دایکی قوتابیە نابیناکە بە 1964 وت لە پۆلی 1 تا 6 بنەڕەتی لە تەنیشت کوڕەکەیەوە لە پۆلدا دانیشتووە و بۆی نووسیوە و بۆی خوێندوتەوە تا بە سەرکەوتووی بڕیوێتی. بە ورەیەکی بەرز و با سۆزێکی تەواو دایکانە و بە چاوی پرفرمێسکەوە ئاماژەی بەوە کرد. تەنانەت ناتوانێت فرمێسکەکانیشی باز بکات بۆ ئەوەی لەو ئەجرەی کە ئاوا خزمەتی کوڕە نابیناکەی دەکات کەم نەبێتەوە. هاوسەرەکەشی مکوڕە لەسەرەوەی کە ئەم کوڕە نازدارەی دەبێت خوێندن تەواو بکات بە هەر شێوەیەک بێت و بگاتە ئاواتەکەی خۆی. باوان گردوون کوڕە ڕۆشنبینەکە هەندێک قسەی کرد و دەڵێت دەیەوێت لە داهاتوو ببێت بە حاکم و خواش دەزانێت چی بڕیارێک دەدات. کە بە دەستێک خێرت بەخشی با دەستەکەی ترت پێ نەزانێ. خێرۆمەندێک ڕێک ئەم پەندە جێبەجێ دەکات و بە بۆنەی نۆمینەی حاجیان خواردن دەدات بە ڕێبوار و هەژاران و کەسیش نازانێت کێ. بۆ ئەم ساڵ ئەم پیاوە چاکە لە ناوچەی پیشەسازی سلێمانی خێرەکەی کردووە کە پڕە لە کاسبکار و خەڵکی ماندوو خواردن و پێداویستی بردوتە چێشخانەیەک و ئەوانیش بێ بەرامبەر حازری دەکەن. هەر کەس ڕێ بکەوێتە ئەوێ خۆی تێر دەکات و دوعایەکی بە خێریان بۆ دەکات. وەستا ئاسۆ چێشلێنەرێکی دەستاو خۆشە قسەی بۆ مایکی 1964 کردو دەڵێت لە ساڵی 2009 ئەم پیاوە هەموو ساڵێک دوو جار ئەم کارە دەکات و کەسیش نازانێت کێیە. ئەمڕۆ شاگردەکەی خۆی هاتووە، بەڵام بەشی نەماوە. سەرستا ڕادێکێشم بۆ هەواڵێکی دیکە لە ڕێگای نێوان هەورامان بۆ هەڵەبجە چاڵێک دروست بووە بە دیاریکراوی لە لای گوندی بیاوێڵە. ئەم چاڵە لە قەراخی شەقامەکە دروست بووە. هاتوچۆی پارێزگای هەڵەبجە کۆمەڵێک وێنەی بڵاو کردوێتەوە. ئەمە وێنەکانن. چاڵەکە گەورەیە، وردە وردە بەرەو گەورەبوونیش دەچێت. دەڵێ شۆفێران ئەوەی ڕێیان دەکەوێتە ئەو ڕێگایە لە نێوان هەڵەبجە بۆ هەورامان دەبێ ئاگادار بن، بە تایبەت شەوان، چکە چاڵەکە گەورەیە، ڕێک لە قەراقی جادەکەشایە ڕەنگە گەورەتریش بێگەر فریای نەکەون. بۆیە شۆفێران ئاگادار دەکاتەوە ئەو ڕێگایە بە سەلامەتی ببڕن، ئاگایان لەم چاڵە بێت تا ئەوەنەی کە لایەنە پەیوەندیدارەکان دەگەنە سەر چاڵەکە و چارەسەرێکی بۆ دەدۆزنەوە. ئێوە دەزانن کە لە پارێزگای هەڵەبجە هەورامان ناوچەیەکی گەشتیاریە. سبەینش هەی نییە، ڕەنگە خەڵکێکی زۆر بۆ گەشت بچێتەوە ناوچەیە. بۆ یەتکایە ئاگاداری ئەو چاڵە بن و داواش لەلایەنە پەیوەندیدارەکەی بە زوویی بچنە ئەو شوێنە و ئەو چاڵە چارەسەر بکەن.
بە هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شاد بۆ هەموو لایەک.